وضعی فەلاعی وەزعی فەلاعی بەگشتی والله وەزعی فەلاعی فەقیرانە وەزعیان برێم کووە کوڕە وەڵا باش نییە ناوەڵا باش نییە والله لەبەرەوە ڕەسیدەکە کەمە کاکە ئەدی لە تەنەچی لە دۆرمەشی 100 کیلۆ لۆ هاتەوە لە مەغموری 800 کیلۆ هاتەوە ئاخاو کابرا تەسمیلکایی قوڕی بەسەری باشە یعنی لۆ ئێرە و مەخمور ئەوەندە فەرقیە لە حکوومەت عێراقی و هەرێمی کوردستان لۆ ئەوەندە فەرقیە والله ئێرە و ماری خوای فەرقیە کاکە ئەدی کو فەرقی نییە ئەوە هەرێمە و ئەوە بەغدایە و بەغدا لەو خۆی ئێستا فەلاحی مەحەزەکە سەر بە بەغدابێ والله ئەوەی کە گەنمی زیاتر لێ وەرگیرێت والله فەلاح عەز دەکا ئەرێ وەڵا فەلاح چێن دەرێ شتێکی زیاد دێ دەستەوێن دەرێ ئەرێ وەڵا ئێستا ئەدی ئەگەر فەلاح ئەوەندە گەرمەی لەسەر دەمێنێتەوە ناچار دەبێت چی لێ بکە والله فەقیرێ دەیبچی لە ئاوێ بکە و بەی بە هەرزان فرۆشی لە بازاڕی هاوکاری کرایە لە ڕووی کێمیا و بابەتانە فەلاح وەرە نا والله هیچی لۆ نەکرایە هیچیان نەدایت چلۆ فەلاحی بکرێ پێویستیان بە چییە والله پێویستیان بە چییە پێویستیان بە چومیایە پێویستیان بە هەموو شتێکێک کاکە فەلاح ئەدی ئەدی ئەگەر بێت ئەوها هەر پشتگێ بخرێن فەلاح واز لە فەلاحاتی دەینن زۆر بەیان والله هەمووی دەستەوە مارێدا دنیش لە مارێ پارەداتەوە چ بکە فەقیر وەچ لۆی دەرنێنی هەموو سارێ زەرەر ئەو گەرمەی بچی لە بازاری فرۆشی چ لێ بکە گەرمی چەند ساڵت دایتە حکوومەتی تا سپارەت وەرنەگرتوێ هیچ کێشەی ئەمە 2016 هەندەگەنمم تەسمیل کردیا لەگە ئەو پیاوەی هاتە ئێستا پارەکەم وەرنەگرتیان لەو سای لۆش تەسمیلم کردیا چەندە پارەکە والله پارەکەم 12 تەنە کاکە ئەوە وازم لە فەلاحەتی هینا وەچی پارەنەی بەچ بکەم ڕێساواز لە فەلاحەتینە ئەرێ وەڵا وازم لێ عەرد شتی شت هەبوو بەری عەردیشم هەیە 25 دۆرم عەردم هەیە دۆنم هیچ فەلاحەتی لێ ناکەن ناکەم هیچی لێ ناکەم فەلاحەتیش دەزانی خۆشت کۆنە والله خۆشم فەلاحم بەری باشە لەبەر چی ناکەیت چ بکەم کاکە وەچی من بێم گەنمی لێرە لە بازاری فرۆشم بە تەنی بە 300 هەزاری بدەم بە 250 بدەم چ بدەمە دەڕاستەی چ بدەمە تەلەکتەری زۆرە کاکە چیمیای بدێ بڕۆ ئاوی بدێ و زەرە پاش چەند ساڵیش پارەکەی وەرگری پاشی 4-5 ساڵەوە بۆ 5 سەرم پارەکەم وەرنەگرتیا ناکەم وازم لێری ئەرێەوە